ئامارەکانی چاودێری مافەکانی مرۆڤ کە بنکەکەی لە ئەمریکایە لە دوای خۆپیشاندانەکانی حەڤەی مانگینەوە تا ئێستاکە دەڵێن لایانی کەم 233 خۆپیشاندەر کوژراون. ئەو گروپە ڕاشی گەیاندووە لە نێو ئەو کوژراوانەدا 32 کەس تەمەنیان لە خوار 18 ساڵەوەیەوە. تە مناڵن تا دێ خۆپیشاندانەکان زیاتر تاو دەسەنێت و ناڕەزایەکان گەورەتر دەبن. سەرباری دڕندەی هێزە چەکدارەکانی ئێران بەرامبەر بە خەڵک. بۆ زانیاری زیاتر دەچینە لای فەرهاد فەلاحی لە واشنگتنەوە. فەرهاد، دوایمین زانیاریەکان چین؟ ئەم کاتتان باش ئاسۆ، من ئەمە تەنیا بۆ پشتڕاست بکەم و ئێستا لە نیویۆرکم لەسەر ئەو بارودۆخەی کە ئێستا لە ئێرانەوە بەڕێوە ئەچێ، هەروواکە لە هەواڵەکانە ئاماژەتان پێکرد دوێنێ لە ئێران لە سەرانسەری ئێران لەسەر داخوازی هەندێک لایەن و ڕێکخراوە خۆپێشاندانی بەربڵاو بەڕێوەچوو، ئەوەی کە سەرنجی هەموو میدیا جیهانیەکان و وڵاتانی جیهانی بۆ خۆی ڕاکێشا دوێنێ لە شاری تارانی پایتەخت زیندانی ئەڤین بوو کە ئاگری تێبەر بوو و لە دوای ئەوەی کە ناڕەزایی هەبوون و هەندێک لە زیندانیەکان لەوێ هەوڵیاندا بوو خۆپێشاندان بکەن ئاگر تێبەربوون لە زیندانی ئەڤین کە هەر کەسێک کە چاودێری بارودۆخی ئێران کە ئەزانێت کە بە دامەزراندنی کۆماری ئیسلامی ئێران زیندانی ئەڤین یەکێک لەو گرتوخانانە بووە کە بەردەوام زیندانیانی سیاسی بەتایبەت زیندانیانی سیاسی کورد لەو گرتوخانەیە لە سێدارە دراون، ئەشکەنجە دراون. ڕێژەیەکی زۆر لە زیندانیانی سیاسی بیانیش لە زیندانی تارانی ئەڤین هەن. هەر ئێستاش هاوڵاتی ئەمریکی لە زیندانی ئەڤینی تاران بوون. دیارە دوای ئاگر تێبەربوونەکە لە زیندانەکە هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران هەوڵیان داوە ئەو ناڕەزاییە لە نێو زیندان سەرکوت بکەن. دەنگی تەقەی زۆر بیسراوە. خەڵکی تاران بەو دیمەنانەی کە بەدەستمان گەیشتووە هەتا چواری سەر لە بەیانی بە کاتی تاران لە دەور و پشتی گرتوخانەی ئەڤین بوون بۆ ئەوەی کە هەواڵێک لە کەسوکاریان و لە گیراوەکانیان لە نێو بەندیخانەکە ببیسن. کاردانەوەکان هەتا دێت زیاتر دەبێت. میدیاکانی کۆماری ئیسلامی ئێران بە ئاماژەدان بەوەی کە هەندێک ئاژاوەگیر لە نێو زیندانەکەەوە هەوڵیان داوە ئاژاوە بگێڕن، ئەویش بە گوێرەی میدیا فەرمیەکانی کۆماری ئیسلامی ئێران و پارێزگاری شاری تاران لە هەموو جیهان هەتا دێت کاردانەوەکان زیاتر ئەبێت. ئەتوانم ئاماژە بە لێرە لە ئەمریکا بکەم دوێنێ سەرۆک بایدن کە لە کەمپینی هەڵبژاردنەکاندا لە ڕۆژاوای ئەمریکا لە ویلایەتەکانی ڕۆژاوای ئەمریکا وەک کالیفۆرنیا و ئۆرێگەن و کۆلۆرادۆ و ئەمانە ئاماژەی بەو بابەتە کرد، ئاماژەی بە زۆرداری دەسەڵاتدارانی کۆماری ئیسلامی ئێران کرد و پشتیوانی خۆی دووپات کردەوە بۆ خۆپێشاندەرانی ئێرانی. هەروەها نەت پرایس وتەبێژی وزارەتی دەرەوە دوێنێ درەنگانی شەو لە تویتێکدا ئاماژەی بەوە کرد کە چاودێری بارودۆخی گرتوخانەی ئەڤینەکەن لە شاری تاران و سویسرا، ئەو وڵاتەی کە ناوبژیوەنکارە لە نێوان ئەمریکا و ئێران بۆ مافە دیپلۆماتیەکانیان داوایان لە سویسرا کردووە کە بە زووترین کات هەواڵێک لە هاوڵاتیانی ئەمریکی کە لە گرتوخانەی ئەڤینن بەدەست بخەن. ئەمەش لە کاتێکدایە کە وتەبێژی ئەنجومەنی یاسایشی نیشتیمانی کۆشکی سپی جان کەربی لە وتوێژێکی تایبەتی لەگەڵ دەنگی ئەمریکادا سەبارەت بەوەی کە کاریگەری ئەم خۆپێشاندانان و بارودۆخی ئێران ئێستای ئێران چییە بێ بەسەر دۆسیەی ناوەکیەوە وتی diplomacy right now underway with respect to the Iran deal. لە ئێستادا سەبارەت بە ڕێکەوتنی ئێران هیچ دیپلۆماسیەک لە ئارادا نییە و لە دۆخێکی چەق بەستووداین و سەرزمان لەسەر ئەوە نییە. بەڵێ سەرۆک هێشتاش پێ وایە کە بەڕاستی گرنگە ئێران توانایی وەدەسێنانی چەکی ئەتۆمی نەبێت و پێی باشە لە ڕێگای دیپلۆماسیەوە کارە بکات. بەڵام لە ڕێکەوتن دەگەڵ ئێران زۆر لێکدووری. ئەوەی کە بۆ ئێستا تیشکی دەخێنە سەر ئەوەی ڕوونی بکەینەوە کە ئێمە بەردەوام دەبین لە لێپرسینەوە لە ڕێژیمی ئێران بۆ شێوەی کە تا ئێستا ڕەفتاری کردو. ئەویش مەسەلەیە هاوڵاتیانی ئێرانن کە هەوڵ دەدەن ناڕەزایی ئاشتیانە دەرببڕون و دەنجیان هەڵبڕن. ئەوەی لە ڕابردوودا سەبارەت بە سەزاکان کردومانە لەسەری بەردەوام دەبین. بەڵێ ئاسۆ، جان کەربی هەروە لە وەڵامی پرسیارێکدا کە حکوومەتی ئەمریکا دەبێت چی بکات بۆ ئەوەی کە خۆپێشاندانەکان لە ئێرانە بەرچاوتر بن و چی بکات بۆ سزا سەپاندن بەسەر کاربەدەستانی کۆماری ئیسلامی ئێراندا وتی
The United States will continue to look at ئەمریکا بۆ ئەوەی لێپرسینەوە لە ڕژیم ئێران بکات لە چاوخشانەوەی بەسەر بژاردەکاندا بەردەوام دەبێت. لە ڕابردوودا ئەو کارەمان کردو و تەنها لە هەفتەی ڕابردوودا پەرەمان پێداوە. چاو لە بژاردەکانی بەردەستمان دەکەین و چ لە ناوچەکە و چ لە دەرەوەی هەریم بۆ بەردەوام بوون لەسەر و کارە لەگەڵ هاوپەیمانان و هاوبەشەکانمان کار دەکەین. بەڵێ ئاسۆ ئەمەش سەرڕای ئەوەی کە دوێنێ گرتوخانەی ئەڤین دوێنێ شەو بووە بەڕاستی ناوەندی میدیاکانی جیهان بۆ گواستنەوەی ناڕزایەکان و خۆپێشاندانەکان لە ئێران ئەتوانم ئاماژە بەوە بکەم کە خۆپێشاندان لە هەموو بەشە جیاجیەکانی ئێران بەڕێوە چووە لە هەرێمە کوردیەکان بە هەمان شێوە سنووردارکردنی ئینتەرنێت یەکێکە لەو گرفتانەی کە خۆپێشاندەرانی ئێرانی هەیەە بۆ ئەوەی کە دەنگی ناڕزایی خۆیان بگەێنن لە هەرێمە کوردیەکان ڕێژەی دەست بەسەرکردنەکان ڕێژەی تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی کۆماری ئیسلامی ئێران بۆ سەر خۆپێشاندەران هەتا دێت لە زیاد بووندایە هەروواکە باستان کرد لە ئامارەکە ڕێژەی کوژراوەکانیش هەتا دێت لە زیاد بووندایە ئاسۆ. زۆر سپاس فەرهاد.